هەڵەکان بە ئاسانی چارەسەر بکە. لاپەڕا 167. ئەو هەڵانەی کە خەڵکی ئەنجامی دەدەن لە ڕووی گەورەی و بچووکیانەوە جوداوازن. هەڵەش هەرچەندێک گەورە بێت شایانی چارەسەرکردنە. بەڵێ هەندێک جار هەرچەندە چارەسەرکردنی هەڵەیەک بێسوودە کە 100% کارەکەی خراپ کرد بێت، بەڵام دەتوانرێت زیانەکانی کەم بکرێتەوە. خەڵکانێک کە ژماریان کەم نییە هەوڵ نادەن چارەسەری هەڵەکانیان بکەن لەبەرەوەی گومانیان هەیە لەوەی کە ئایا چارەسەری هەڵەکانیان پێدەکرێت یان نا. جاری واشەیە ئەو ڕێگە و هۆکارەی کە لە چارەسەری هەڵەکەدا بەکاری دێنین خۆی لە خۆیدا هەڵەیە. کاتێک کەسێک کوڕەکەی دەکەوێتە هەڵەیەکەوە سەرزەنیشتی دەکات و هەڵەکەی لەسەر گەورە دەکات هەتا کوڕەکەی وا هەز دەکات کەوتووەتە ناو بیرێکی بێبنی زۆر قوڵەوە و دەرچوون و ڕزگاربوونی مەحاڵە. ئیتر بێهیوا دەبێت و لەسەر هەڵەکەی دەمێنێتەوە و ناتوانێت هەوڵی چارەسەر بدات. پیاوێک دێت بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و پەیمانی کۆچکردنی لەگەڵ دەدات و دەڵێت من هاتووم بۆلات بۆ ئەوەی پەیمانت لەسەر کۆچکردن پێ بدەم. کاتێک هاتم دایک و باکومم بە گریانەوە بەجێهێشت. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرزەنشتی نەکرد و کارەکەی بە خراپ باز نەکرد لەبەرەوەی ئەم پیاوە بە نیەتێکی چاک هاتبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەستی کرد چارەسەری هەڵەی ئەو پیاوە ئاسانە و هیچ دژواریەکی تێدا نییە. هەر بۆیە زۆر بە سادەییەوە فەرمووی بگەڕێرەوە بۆ لایەن و بیان خەرەپێکەنین هەروەک چۆن خستن تا گریان. بەم شێوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە سادە و ساکاری پەنجەی خستە سەر هەڵەی کابرا و چارەسەرەکەشی بۆ خستە ڕوو. ڕووداوێکی پڕغەم و ئازارتان بۆ باز دەکەم کە قورئانی پیرۆز شایەدی ڕووداوەکەیە و لێرەدا دووبارە دەکەمەوە بۆ ئەوەی سوودی لێوەربگرین. پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کاتێک بچوایە بۆ گەشتێک یان جەنگێک تیر و پشکی لە نێوان هاوسەرەکانیدا دەکرد و یەکێکیانی لەگەڵ خۆیدا دەبرد. کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ویستی بچێت بۆ غەزای بەنی مستەڵق تیر و پشکی لە نێوان هاوسەرەکانیدا کرد و تیر و پشکەکەش بۆ عایشەی دایکی ئیمانداران دەرچوو. عایشەی دایکی ئیماندارانیش پەروەردگار لێ ڕازی بێت لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئیمانداران دەرچوو. ئەم ڕووداوەش لە دوای دابەزینی ئاەتی باڵاپۆشی ڕوویدا. بەڵێ دایکی ئیمانداران لەناو کەژاوەکەیدا بوو. کاتێک کاروانەکە بۆ پێویستیەک لای بدایە و بوەستایە دایکی ئیماندارانیش دادەبەزی و پێویستیەکانی خۆی جێبەجێ دەکرد و پاشان سەر دەکەوتەوە و دەچوە ناو کەژاوەکەی. کاتێک جەنگەکە کۆتایی هات پێغەمبەر صلی الله علیه وسلمیش بەرەو مەدینە کەوتە ڕێو لە نزیک مەدینە لایدا و بەشێک لە شەو مانەوە. پاشان فەرمانی بە موسڵمانان کرد ئامادەی ڕۆیشتن بن. خەڵکەکەش دەستیان کرد بەخۆ ئامادەکردن. دایکی ئیماندارانیش بۆ پێویستیەکی کەمێک دوور دەکەوێتەوە. کاتێک دەگەڕێتەوە دەبینێت ملوانکەکەی ون بووە. هەر بۆیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی ملوانکەکەی بدۆزێتەوە. زۆر دەگەڕێت بەڵام بێ ئاکام دەبێت. سەرڕای ئەوەش درەنگ دەکەوێت و لە کاروانەکەی جێ دەمێنێت. کاروانەکەش کەژاوەکە ڕادەکێشن و دەیخەنە سەر وشترەکەی و وا دەزانن دایکی ئیماندارانی تێدایە و دەکەونە ڕێ. بە هەر حاڵ عایشەی دایکی ئیمانداران لە دوای گەڕانێکی زۆر ملوانکەکەی دەدۆزێتەوە و دەگەڕێتەوە بۆ ئەو شوێنەی کاروانی مسلمانان تیایدا لایەندا بوو. بەڵام بەداخەوە دەبینێت کەسی لێ نەماوە. عایشە پەروەردگار لێ ڕازی بێت دەفەرمێت گومانم وابوو مسلمانان دێنەوە بە شوێنمدا و لەگەڵ خۆیان دەمبن. هەر بۆیە لە جێگەی خۆم دانیشتم بەڵام خەو زۆری بۆ هێنام و خەوم لێکەوت. سوێن بە پەروەردگار ڕاکشابووم. سەفوانی کوڕی معەتەڵ بەلامدا تێپەڕی کە ئەویش بەهۆی پێداویستێکی خۆیەوە لە کاروان و سوپاکە دواکەوت بوو. کاتێک ڕەشایی مرۆڤێکی بینی هات بۆ لام و ناسیمیەوە لەبەرەوەی لە پێش دابەزینی ئاەتی باڵاپۆشیشدا منی بینی بوو. کاتێک بینیمی و وتی ئیننا لله و ئیننا ئیلەیه ڕاجعون. خێزان و هاوسەری پێغەمبەر صلی الله علیه وسلم خێرا هەستام و بەسەر پۆشەکەم ڕوخسارم داپۆشی. سوێن بە پەروەردگار بە تەنها یەک گوشە نەیدواندم و قسەی لەگەڵ نەکردم و وشترەکەی دانیشاند و
منیش سوار بووم و ئەویش ڕێشمە و لغاوی وشترەکەی بەدەستی گرت و بەپەلە ڕۆیشتین. خەڵکەکەش نەیانزانی کە من جێماوم هەتا ڕۆژ بووەوە. کاتێک لە دوورە و پیاوێکیان بینی وشترێک بە دوای خۆیدا ڕادەکێشێت و وشترەکەش ئافرەتێکی بەسەرەوەیە. ئیتر کەسانی بوهتانکەر و پڕوپاگەندەچیش دەستیان بە وتی کرد و ئەوەی وتیان منیش ئاگام لە هیچ شتێک لەو قسە و باسانە نەبوو. بەڵێ گەیشتینەوە شاری مەدینە و زۆری پێنەچوو نەخۆش کەوتم و نەخۆشیەکەشم زۆر بە ئێش و ئازار بوو. ئەو قسە و بوهتانانەش کە دەربارەی من وترا بوو بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و باوکم گەیشت بوو. بەڵام کەم و زۆر هیچیان بە من نەدەوت، تەنها ئەوەندە نەبێت هەستم بەوە کردبوو کە پێغەمبەر صلی الله علیه وسلم سۆزی بەرامبەرم کەم بۆتەوە، چونکە پێشتر کاتێک نەخۆش بوومایە زۆر لەگەڵم بە سۆز و مهرەبان دەبوو، بەڵام ئەم جارەیان وا نەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک دەیبینی دایکمم لەلایە دەیوت نەخۆشەکەتان چۆنە، لەمە زیاتر هیچی تری نەدەوت. هەتا بە تەواوی هەستم پێکردوتم ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر مۆڵەتم بدەیت دەچم بۆ ماڵی باوکم بۆی دایکم خزمەتم بکات. ئەویش مۆڵەتی دام و ڕۆیشتم بۆ لای دایکم و ئاگاداری هیچ شتێکیش نەبووم هەتا 20 ڕۆژ بەسەر نەخۆشیەکەمدا تێپەڕی. شەوێک بۆ هەندێک پێداویستی خۆم لەگەڵ دایکی مەستەحدا کە کچی پووری باوکم بوو چووینە دەرەوە و لە ڕێگا ئەو ئافرەتە قاچی لە شتێک هەڵکەوت و خەریک بوو بکەوێت و وتی لەناو بچێت مەستەح. منیش وتم شتێکی خراپت وت، جنێو بە پیاوێک دەدەیت کە بەشداری جەنجی بەدری کردووە؟ ئەویش لە وەرامدا وتی ئایا نەتبیستوە چی وتوە؟ کچەکەی ئەبوو بەکر ئەو هەواڵە گەورەیەت پێ نەگەیشتووە؟ منیش وتم کام هەواڵ؟ ئەوسا ئەوەی کە وترا بوو بۆی جێڕامەوە و بۆی باس کردم. سوێن بە پەروەردگار نەمتوانی پێداویستەکەم جێبەجێ بکەم و گەڕامەوە. نەخۆشیەکەشم ئەوەندەی تر پەرەیسەند، گومانم وابوو گریان جگەرم دەبڕێت. پاشان بەدایکمم وت خدا لێت خۆش بێت، خەڵکی ئاوا و ئاوان وتوە تۆش هیچت بۆ باز نەکردوم. لە وەرامدا دایکم وتی کچەکەم بەلاتەوە ئاسایی بێت و زۆر لەسەر خۆتی قرس و گران مەکە. سوێن بە پەروەردگار زۆر کە من ئەو ئافرەتانەی کە جوان بووبن و لەلایەن مێردەکانیشیان و خۆشەویست بووبن و قسە و باسی لەم شێوەیان بۆ دروست نەکرابێت. وتم پاک و بێگەردی بۆ پەروەردگار، خەڵکی ئەو قسە و باسانیان لەبارەی منەوە وتووە. ئەو شەوە هەتا بەیانی بەشم هەر گریان بوو، چاوم بۆ ساتێکیش لە فرمێسک وشک نەبوو، خەویش نەچوە چاوەکانم. پاشانیش هەر دەگریام و هەر دەگریام. ئەوە حاڵی عایشەی دایکی ئیمانداران بوو. تۆمەتبار کرا بە تاوانێکی زۆر گەورە لە کاتێکدا تەمەنی لە 11 ساڵ تێنەپەڕی بوو. تۆمەتبار کرا بە تاوانێکی زۆر قێزەون، بە ئەنجامدانی زینا تۆمەتبار کرا لە کاتێکدا ئافرەتێکی زۆر پاکداوێن و بە ئابڕوو بوو. هەروەها هاوسەری چاکترین و پاکترینی مرۆڤی سەرزەوی بوو. ئیتر چۆن ناپاچی بەرامبەر هاوسەرەکەی دەکات لە کاتێکدا کە هاوسەرەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلمە؟ هەر بۆیە لە ماڵی باوچیدا بەشی هەرگریان بوو. بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیانی لەگەڵ غەم و پەژارەدا دەگوزەراند. جوبرائیلیش نەدەهات بۆ لای و قورئانیش لەو بارەیەوە دانەبەزی. هەتا وای لێهات پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیزانی چی بکات و چۆن لەگەڵ ئەم ڕووداوەدا مامەڵە بکات. دووڕوەکانیش هەتا دەهاتن زیاتر تۆمەتەکەیان گەورەتر دەکرد و قسە و باسی ناڕاست و ناڕەوایان دەربارەی ئابڕووی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڵاو دەکردەوە. کاتێک ئەم باس و خواسە بڵاو بۆ و درێژەی کێشا، پێغەمبەر صلی الله علیه وسلم وتاری بۆ مسلمانان دا و لە دوای سپاس و ستایشی پەروەردگار فەرمووی خەڵچینە، کەسانێک بەهۆی ئەو قسە و باسە ناڕاستانەی دەربارەی هاوسەرەکانم دەیکەن ئازارم دەدەن. سوێن بە پەروەردگار لە چاکە زیاتر لە هاوسەرەکانم نەبینیوە. دەربارەی پیاوێکیش قسە دەکەن، سوێن بە پەروەردگار لە چاکە زیاترم لێ نەبینیوە. لەگەڵ خۆشمدا نەبێت هەرگیز نەچۆتە هیچ ماڵێک لە ماڵەکانم. کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم قسانەی فەرموو، سەرکردەی هۆزی ئەوس سەعدی کوڕی معاذ فەرمووی ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەو کەسانە ئەگەر لە هۆزی ئەوسن ئەوە لە دەستیان ڕزگارت دەکەین و چاریان دەکەین. خۆ ئەگەر
لە برایانی هۆزی خەزرەجیشن ئەوە فەرمانی خۆتە سوێن بە پەروەردگار ئەوانە کەسانێکن پێویستە لە ملیان بدرێت کاتێک سەرکردەی خەزرەجیەکان سعدی کوڕی عوبادە گوێی لەم قسانە بوو هەرچەندە پیاوێکی زۆر چاچیش بوو بەڵام دەماگیریەک بۆ هۆزەکەی گرتی وتی سوێن بە پەروەردگار درۆ دەکەیت و لە گەردنیان نادەیت ئەو قسانەشت لەبەر ئەوە کرد چونکە دەزانیت ئەو کەسانە لە هۆزی خەزرەجن و ئەگەر لە هۆزەکەی تۆ بوونایە ئەو قسانت نەدەکرد پاشان ئوسەیدی کوڕی حوزەیریش فەرمووی سوێن بە پەروەردگار تۆ درۆ دەکەیت و دەبێت ئەو کەسانە بکوژین بەڵام تۆ دوو ڕوویت بۆیە بەرگری لە دووڕوەکان دەکەیت ئیتر خەڵکەکە وروژان و خەریک بوو کوشت و کوشتار ڕوو بدات پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لەسەر دوانگە وەستا بوو هەتا بێدەنگ بوون کاتێکیش پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم حاڵەتەی دیت لەسەر دوانگەدا بەزی و ڕۆیشتەوە بۆ ماڵەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری کرد ئەم ڕووداوەی لەلایەن خەڵکیەوە بۆ چارەسەر ناکرێت هەر بۆیە هەوڵیدا لەلایەن کەسە نزیکەکانی خۆیەوە چارەسەرێک بۆ ئەم کێشەیە بدۆزێتەوە بۆ ئەم مەبەستەش ڕاولۆچوونی ئیمامی عەلی و ئوسامەی کوڕی زەیدی وەرگرت ئوسامە خوا لێی ڕازی بێت زۆر باسی چاکە و ڕەوشبەرزی عایشەی داچی ئیماندارانی کردو فەرمووی ئەو قسە و باسانە هەمووی درۆیە و لە چاکە زیاتر هیچم لە هاوسەرەکانت نەبینیوە بەڵام ئیمامی عەلی فەرمووی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتان زۆرن و دەتوانیت ئافرەتی تر مارە بکەیت پرسیار لە کەنیزەکەکەشی بکە ئەوە ڕاستیت پێ دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بانجی بڕۆیڕەی کەنیزەکی خات و عایشەی کرد و پێی فەرموو هیچ شتێکت لە عایشە بینیوە کە جێگەی گومان بێت ئەویش لە وەرامدا وتی نەخێر سوێن بە پەروەردگار جگەل لە خێر و چاکە هیچم لێ نەبینیوە تەنها ئەوەندە نەبێت ئافرەتێکی کەمتەمەن و بێ ئەزمونە و کاتێک کە هەویر دەشێلم و داوای لێ دەکەم ئاگای لێبێت خەوی لێ دەکەوێت و مەڕ و بزندێن هەویرەکە دەخۆن بەڵێ چۆن گومان لە عایشەی دایکی ئیمانداران دەکرێت عایشە پەروەردگار لێ ڕازی بێت ئەو ئافرەتەیە کە پەروەردەکراوی دەستی ئیمامی ئەبوو بەکرا پەروەردگار لێ ڕازی بێ هەروەها هاوسەری بەڕێزترینەوەی باوکە ئادەمیش بوو چۆن گومان لە ئافرەتێک دەکرێت کە خۆشەویستترین کەسی پێغەمبەری صلی الله عليه وسلم بێت گومانیشی تێدا نیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی خۆش ناوێت کە پاک نەبێت بەڕاستی عایشە بە تاوانێکی زۆر گەورە تۆمەتبار کرا پەروەردگاریش تاقیکردنەوەیەکی زۆر گران تاقی کردەوە بۆ ئەوەی خێر و پاداشت و چاکەکانی زیاتر بێت و ئاڵتون ئاسا زاخاو بدرێت و بۆ هەتایی ناوبانجی بمێنێتەوە و پاچی و بێتاوانیەکەی باز بکرێت و نەوەل لە دوایینەوە پند و ئامۆژگاری لە ڕووداوەکەی وەربگرن ڕۆژگارەکان زۆر بە ناڕەحەتی بەسەر دایکی ئیمانداراندا تێپەڕین ئازارەکان جان و ئازاری تریان بە دوای خۆیاندا هێنا بە نەخۆشی لەسەر جێگەکەی هەر ئەم دی و ئەو دیوی دەکرد و بەدەم ئازار و غەم و پەژارەوە دەتلایەوە و نەخەوی هەبوو نەخواردن بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستی چارەسەری ئەو کێشەیە بکات هەروەک پەنای بردە بەردەم ڕاست و پیاوە ناودارەکان بەڵام لە باتی چارەسەر نزیک بوو شەڕ و کوشتار ڕوو بدات پاشان بەنای بردە بەر کەسە نزیکەکانی و پرسیاری لە ئیمامی عەلی و ئوسامە کرد لەمانیش چارەسەرێکی گونجاوی دەست نەکەوت هەر بۆیە ئەم جاریان ویستی لە ڕێگەی عایشە خۆیەوە کۆتایی بە کێشەکە بهێنێت عایشە دەفەرمێت ئەو ڕۆژە و ڕۆژی پێشووتریش بە بەردەوامی فرمێسکم دەڕشت و خەویش نەچوە چاوم دایک و باوکیشم گومانیان وابوو گریان جەرگم دەبڕێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرەو ماڵی ئیمامی ئەبوو بەکر هات لە دوای مۆڵەت خواستن هاتە ژوورەوە من و باوکم و دایکم و ئافرەتێکی تر بووین لە دوای ئەو ڕووداوە ئەوە یەکەم جار بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بێت بۆ ماڵی باوکم نزیکەی مانجێک بوو نەیبینی بووم و هیچ نیگا و سروشێکیش دەربارەی مندا نەبەزی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشت و لە دوای سوپاس و ستایشی پەروەردگار فەرمووی ئەی عایشە دەربارەی تۆ ئەوە و ئەوەم پێگەیشتووە پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوونی کردەوە و فەرمووی مرۆڤ هەرچەندە بکەوێتە هەڵە و تاوانەوە بەڵام چارەسەرکردنی قورس و مەحاڵ نییە ئەگەر تۆ بێتاوان بیت ئەوە پەروەردگار بێتاوانیت ئاشکرا دەکات
ئەگەر تاوانێکیشت ئەنجام دابێت بگەڕێەوە بۆ لای پەروەردگار و داوای لێخۆشبوونی لێ بکە، چونکە کاتێک بەندێک دان بە تاوانەکەی دادەنێت و پەشیمان دەبێتەوە ئەوە پەروەردگار لێی خۆش دەبێت. بەم شێوەیە زۆر بە کورتی چارەسەرەکەی خستە ڕوو، هیچی تر درێژەی پێنەدا. عایشە پەروەردگار لێی ڕازی بێت دەفەرمێت کاتێک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە وتەکانی بۆوە فرمێسکەکانی چاو مشک بوونەوە، هەروەک ئەوەی هەرگیز نەگریا بێتم. پاشان سەیری باوکم و دایکمم کرد و چاوەڕێم دەکرد وەرامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بدەنەوە، بەڵام هیچیان نەوت. هەر بۆیە ڕووم کردە باوکم و وتم لە بری من وەرامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بدەرەوە. باوکیشم وتی سوێند بە پەروەردگار نازانم چی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێم. پاشان بەدایکم وت لە بری من وەرامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بدەرەوە. بە هەمان شێوە دایکیشم وتی چی وەرامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بدەمەوە. بەڕاستی ئەو ناڕەحەتی و غەم و پەژارەی لەو ڕۆژەدا ڕووی لە ماڵی ئیمامی ئەبوو بەکر کردبوو بڕوا ناکرێت هەرگیز ڕووی لە هیچ ماڵێکی تر کرد بێت. عایشە دەفەرمێت پاشان دەستم کردەوە بە گریان و وتم سوێن بە پەروەردگار، داوای گەڕانە و لێخۆشبوون و پەشیمانی لە پەروەردگار ناکەم لەسەر ئەو کارەی کە تۆ باسی دەکەیت. سوێن بە پەروەردگار دەزانم ئەوەی دەربارەی من وتراوە گوێتان لێبووە لە دەروونتاندا جێگیر بووە. خۆ ئەگەر بڵێم بێتاوانم ئەوە پەروەردگار دەزانێت کە بێتاوانم و بەڵام باوەڕم پێ ناکەن. خۆگەردان بەو تاوانەدا بنێم کە نەم کردووە بڵێم کردومە و پەروەردگاریش دەزانێت کە بێتاوانم ئەوە باوەڕ بە قسەکەم دەکەن. هەر بۆیە وتەکەی باوکی یوسف عەلەیه السەلام دووبارە دەکەمە و دەڵێم فەصەبڕ جەمیل والله المستعان على ما تصفون. واتە جا چارم تەنها خۆگری و ئارامگرتنە بە جوانترین شێوە. هەر پەروەردگاریش داوای کۆمەچی لێ دەکرێت لەسەر ئەو باسی ئێوە دەیکەن. پاشان دەفەرمێت لە جێگەکەم پاڵ کەوتمە و دەمزانی کە پەروەردگار پاچی و بێتاوانیەکەم دەردەخات، بەڵام سوێن بە پەروەردگار گومانم وانە بوو سروشی خودایی دابەزێت و لەڕێی قورئانی پیرۆزە و بێتاوانیم ئاشکرا بکات و بۆ هەتایە باسی من لە قورئاندا بخوێنرێتەوە. بەڵکو هیواخواز بووم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕێگەی خەوەوە بێتاوانیم ئاگادار بکرێتەوە. سوێن بە پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جێگەکەی هەڵنەسا بوو، بەڵکو ئێمەش هەمومان لە جێگەکەی خۆمان بووین، هەتا پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو ئەو حاڵەتەوە کە لە کاتی نیگا و سروشی پەروەردگار بەسەریدا دەهات. سوێن بە پەروەردگار من هیچ ترسم نەبوو، چونکە دەمزانی بێتاوانم و پەروەردگاریش ستەم لە کەس ناکات، بەڵام باوکم و دایکم لە ترسا خەریک بوو گیانیان دەردەچوو. لەوە دەترسان ڕاستی ڕووداوەکە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزێت. کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتەوە سەر حاڵەتی ئاسایی خۆی و پێدەکەنی، پاشان عەرەقی ناو چاوانی سڕی و یەکەم موشەیەک کەوتی ئەوە بوو فەرمووی عایشە موژدە بێت، پەروەردگار ئاەتی دەربارەی بێتاوانی دابەزاند. منیش وتم سوپاس بۆ پەروەردگار. پەروەردگاریش ئەم ئاەتە پیرۆزانەی لەبارەی منەوە دابەزاند، هەروەکو لە ئاەتی 11 و 12 سوورەی نور کە دەفەرموێت إن الذين جاءوا بالإفك عصبة منكم لا تحسبوه شرا لكم بل هو خير لكم لكل امرئ منهم ما اكتسب من الإثم والذي تولى كبره منهم له عذاب عظيم لولا إذ سمعتموه ظن المؤمنون والمؤمنات بأنفسهم خيرا وقالوا هذا إفك مبين. واتە بێگومان ئەوانەی بوختانەکان هەڵبەست دەستێک بوون لە خۆتان یاخود وا خۆیان نیشان دەدا کە لە خۆتانن، وا مەزانن کە ئەو بوختانە شەڕ و خراپ بوو بۆتان، بەڵکو خێر بوو بۆتان تا ئیماندار لە دووڕوو جیا بێتەوە و ئیماندارانی دڵپاک وریا ببنەوە. بێگومان تاوانی هەر کەس لەو بوختانچیانە لە گەردنی خۆی دایەتی، ئەو کەسەش سەرۆک و گەورە و هەڵبەستی بوختانەکەیە سزایەکی سەخت و گەورە بۆی ئامادەیە.
دەبووە هەرکە ئەو بوختانەتان بیست ئیمانداران لە پیاوان و ئافرەتان گومانی چاچیان بەخۆیان ببوایە و دڵنیا بوونایە لە پاچی خۆیان و بیان وتای ئەمە بوختانێکی ئاشکرایە و کاری ناڕەواوا لە دایکی مسلمانان و لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوەشێتەوە. دەبا بوختانچیەکان چوار شایەتیان بۆ سەلماندنی بوختانەکان بهێنایە. کاتێک چوار شایەتیان نهێنا ئەوە ئیتر دیارە ئەوانە لای خوش لە ڕیزی درۆزنەکانن. هەروەها پەروەردگار لە سوورەی ئەننور ئایەتی 19 دەفەرموێت: إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون. وتا بەڕاستی ئەوانەی حەز دەکەن زینا و تاوان لەناو ئەوانەدا کە باوەڕیان هێناوە بڵاو بێتەوە سزای پڕئێش و ئازار لەم جیهان و لەو جیهان بۆیان ئامادەیە و پەروەردگار خۆی چاک دەزانێت سەرنجامی زینا و شەڕواڵ پیسی بەرەو چێ دەچێت ئێوە نایزانن. پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم چوە دەرەوە بۆ لای خەڵکی و وتاری بۆدان و ئەو ئاەتە پیرۆزانەی بۆ خوێندنەوە کە سەبارەت بەو ڕووداوە هەڵبەستراوە دابەزی بوون. پاشان هەستا بە جێبەجێکردنی سزا بەسەر هەموو ئەو کەسانەی کە بوختانەکان هەڵبەست بوو، کەواتە پێویستە وەکو نەخۆشێک کە چۆن پێویستی بە چارەسەر هەیە ئاوا هەڵسوکەوت لەگەڵ کەسێکدا بکەین کە هەڵەیەکی ئەنجام داوە و هەڵەکەی لەسەر گەورە نەکەین بۆ ئەوەی ئەو هەست و گومانەی بۆ دروست نەبێت کە ئێمە بەو هەڵەی ئەو خۆشحاڵین. کەسانی ئامۆژگاری دڵسۆزیش ئەو کەسانن کە لە بایەخی خودی نەخۆشەکان بۆ خۆیان زیاتر بایەخیان پێدەدەن و هەڵەکانیان بە هەڵەی خۆیان دەزانن. پێغەمبەریش صلی الله عليه وسلم دەفەرموێت: نمونەی من و نمونەی خەڵکی وەکو نمونەی پیاوێک وایە کە لەسەر لێواری ئاگرێک وەستا بێت. کاتێک ئاگرەکە دەوروبەری خۆی ڕووناک دەکاتەوە و پەپولە و زیندەوەرانیش بەرەو ئاگرەکە دەچن و پیاوەکەش هەوڵ دەدات نەیەڵێت بچنە ناو ئاگرەکەوە، بەڵام ئەوان هەر خۆیانی تێدەکەن. منیش دەمەوێت ئێوە نەکەونە ناو ئاگرەوە، بەڵام ئێوە هەر خۆتانی تێدەکەن. ڕاو لۆچوون جاری وهەیە ئەو ڕێگەی کە دەمانێت هەڵس و کەوتی لەگەڵ هەڵەکاندا پێ بکەین زۆر گەورەتر و هەڵەترە لە خودی هەڵەکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.